بیرانی بەڕێز دووبارە سڵاو. ئەگە بێمەوە سەر پرسیارەکە وتمان زۆرینەی خەڵک بە شێوەیەکی وەرەسی یا ڕۆتیناتی حیات دێ ئیسلام دەبێ نەک بەوەی کە بڕوای بەمە هەبێ وەکو فکر وەکو ینی مەسەرەن بۆ نمونە هەمان ئەم شریعەتە ئەگەر پێی نەڵێن ئەمە شریعەتێک هی خوددا و لەلایەن خودای گەورەوە هاتووە ڕەنگ ڕەفزیکە بەڵام وەختێک کە پێی ئەڵێن ئەمە هی خودای گەورەیە یەکسەر ئۆتۆماتیکیەن یعنی لەبەرەوەی خوددا یعنی شتێکی زۆر گەورەیە لە زهن و فکری ئێمە یەکسەر دەڵێ ئەمە قبولمە لەگەر ئەمری واقعیشا کە ئەیڕۆین تطبیقی نەکردووە و ناشتوانێت تطبیقیکە مەسەرەن چۆن تۆ بەرەنگاری ئەم هەموو مەسەرەن هێزی ڕاگەیاندنە لە ڕووی سەتەلایتە ئینتەرنێتە یعنی ئەم دنیایی کە لە کاریگەریەکانی مەسەرەن تەکنەلۆژیا لەسەر مەسەرەن مرۆڤ ینی بە شێوەیەک لە شێوەکە مەسەرەن سەرەتا کە سەتەلایت ها هەموو ئەمستانیانی گوتیان حرامە شەیتانە وایە بەڵام دوایی بوردە وەردە هاتە سەر و قەنەعەتەی کە بەڵێ سەتەلای شتێکی باشە بەڵام بۆ ئەوە باشە کە تۆ بە ئاراستێکی باش بەکاری بێنی مەسەرەن سیر کە لێرە حکومەکە گۆڕە بەڵێ خۆی خوێندنەوەی علمانیەکان بۆ ئیسلام غەڵەتە لە چەند ڕوانگەیەکەوە کە پەیوەندی بە پرسیارەکەتەوە هەیە. یەکەمیان علمانیەکان لە ئیسلام شارەزانین کۆمەڵێک گومان و شتی بە حساب متەناقض و شتیان بۆ کۆکراوەتەوە ئەوە لەسەر ئەوە دەیهێن و دەیبەن و دووبارەی دەکەنەوە. ئیسلام ئەوە نییە، ئیسلام ئەوە نییە، بێ ئاگاییان لە ئیسلام وا دەکا ئەو جۆرە بڕیار و تەسەوراتانەیان هەبێت. بە هەمان شێوەش تەسەووری علمانیەکان بۆ کۆمەلگای ئیسلامیش هەر غەڵەتە. کۆمەلگای بۆ نمونە بابێم کۆمەلگای کوردی خۆمان بڵێم نەک کە کۆمەلگایەکی عەرەبی بڵێم کە کورد عەرەبیش نازانێ وەکو پێویست. لەگەڵ ئەوەشدا ئایا ئەو کۆمەلگا کوردیەی ئێمە ئیسلامی وەکو دین هەڵسەنگاندووە و وەریگرتووە و بە قەناعەتەوە وەریگرتووە یا زەختێکی لەسەرە و بە هێزێک بەسەریدا سەپێنراوە. بێگومان ئەگەر هێز بیسەپێنێت ئینسان تووشی نیفاق دەکات. ئەگەر ترسێکە بێ وا لە خەڵکا ببێتە ئیسلام دەتوانێت ظاهری موسڵمان بێ و لە ناوە موسڵمان نەبێت. بەڵام کە لە ناوەشدا موسڵمان بێ و ئیسلامی بەلاوە قبول بێت دیارە مەسەلەکەی لە قەناعەتەوەیە. ئەمما خەڵکانێک ئاگایان لە ئیسلام نیە مەسەلەن بڵێ گەلی کورد لە ١٩ ئاگای لە ئیسلام نییە و تەن شتێک نەبێ ئەوە وانە. خەڵکە هەمووی دەزانێت ئیسلامیانی خوا بەتەنها پەرستین شەریکی بۆ دانەنین لە ئیسلامدا نوێژ هەیە، ڕۆژوو هەیە، زەکات هەیە، حەج هەیە، چاکەکردن هەیە، واسێنان لە خراپە هەیە، پاک و ڕۆشتی هەیە، پیسی و زوڵم خراپە باسی حکم دەکەن بەگشتی هەمووی لە هەموویدا خەڵکی ئێمە دەزانێت ئیسلام چییە و بە قەناعەتیشە و ئیسلامی قبول کردووە. ئەمما ئایا قبوڵیانە؟ بێگومان قبوڵیانە، ئەوەتە قبوڵیان کردووە و دڵیشیان پێخۆشە. بەڵێ لەوانەیە بە تەسەڕوفێکی هەڵەی کەسێکی توندڕە و کەسێکی یعنی زێدەڕە و ڕازی نەبن و ڕەتفعلی خراپیشی هەیە بێگومان ئەوەش گلەیان لێ ناکرێت لەوەداکە ڕازی نەبن بە تونند و تیژیە کە لە ئیسلامدا نیە. ڕازینین بە خوڕافاتێک و دووری لە زانستیە کە کەسانێک بە ناوی دینەوە کردویانە لە ئیسلامدا نیە. ئەمما وەکو خودی ئیسلامەکە خۆی خەڵق قبوڵیەتی. بۆ نمونە نەفرێک بۆی باسکردم کە وتی حرەکەی تەبشیر و تەنسیر کە هاتبوو لە میسر وتی خەڵکێکی فەقیر بوو بە پارەویستمان ئەو خەڵکە بکەینە گاور و نەسڕانی. خەڵکێکی زۆر میسر فەقیرە، خەڵکێکی زۆرمان کردە گاور و وتمان بۆ ئەوەی لەو کۆمەلگایە دوورتان خەینەوە دەبێت سەفەرتان پێ بکەین بۆ لوبنان. سواری قیتارمان کردن، خەڵکانێکی زۆر بوونەتە نەسڕانی و دڵمان خۆشە. کابرا بخۆی بوو بە مسلمان لە وەبزان یەکەم ئەڵقەشدا باسم کرد وتی لە ڕێگان ئازام لەکوێ بەڕاوەستاین نەفرێکیان پژمی هەموو لێگڕا صلوا على النبي اللهم صل على محمد وەکو مسریەکان چیمان کردی لەکەیەوە منەمان کردوونە نەسڕانی بابە نەسڕانی چی ئەو دینەی هەمانە نایگۆڕینەوە بە هیچ شتێک هەرچەندە فەقیری وای لێ کردبوون یا کۆمەڵی شتریان کردبوونە نەسڕانی بە حیساب تیان باشە ئێوە داواکاریی خۆشتان هەیە کوێتان دەوێت ڕحلەتان پێ بکەین و سەفەرتان پێ بکەین مادام بوونێتە نەسڕانی. زۆرینەی هەر زۆری وڵات دەمانێت بۆ مەککە سەفەرمان پێکەن بۆ مەککە. مەکەیکی ئێوە بە حساب دەبێت بێ باوەڕ بن بە مەککە و بە کەعبە. مەبەستم خەڵک بە فیترەت موسڵمانە، خەڵک بە قەناعەت موسڵمانە، ئیمانی بەوە هەیە کە ئیسلام دینێکی حەقە بۆیە هەڵی بژاردووە.
بۆیە کابرا تەماشا دەکەی کەسێکی مسلمانە بچێتە ناو کافریش لەسەر دینی خۆی هەردەمێنێ ئللا مەگەر دەگمەن نەبێت کەواتە ئەو ڕاپرسی کە تۆ دەڵی دەیکەین خەڵک نازانێ ئیسلام چییە بۆیە مسلمانە کە پێیان بڵێن ئەوە ئیسلامی ڕاستەقینی لەوانەیە قبولی نەکەن ئەوە 100 هەڵەیە بۆچی لە کۆلا مناڵێک لە ئەوروپا لەدایی کە بێ ئیسلام نابێ مەسیحی ئەبێ یا جوولەکە ئەبێ ئەوەی کە لێرەشە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام وەڵامی ئەمە نمونەیەکی زۆر زیندوو نییە زیندووە بەڵام نقصانە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمووی كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه فەرمووی هەر منداڵێک دەبێت بە فطرەت پاچی لە دایک دەبێت بەڵام فەئەبەواه دایک و باوکی یان دەیکەنە جوولەکە یان دەیکەنە گاور یان دەیکەنە نەسرانی نەیفەرموویان دەیکەنە مسلمان چونکە هەر لە ئەسڵدا فطرەت پاکە تاوەکو منداڵە چ جوولەکە بێ منداڵێکی جوولەکە بێ منداڵێکی مسلمان بێ تەکلیفی لەسەر نییە بەڵام کە باڵغ بوو عەقلی هەبوو ئەوجا بە خۆی اختیار دەکا کە تەماشاکەین یعنی بیل کلینتۆن کە سەرۆکی ڕابردووی پێشتری ئەمریکا بوو ئەو دەڵێ ئیسلام لە هەموو دینێک و فکرێک زیاتر لە ناو ئەمریکای ئێمەدا ئینتیشار دەکا خەڵکانێکی ڕۆشنبیر بە حیساب و چاوکراوە و خوێندەوار و پێشکەوتوو لە ئەمریکا ڕۆژ بەڕۆژ بە هەزاران و سەدان کەس ئەو خەڵکە مسلمان دەبێت بەڵام بە هەزاران و سەدان کەسیش هەر لەم کوردستانی و خۆمان نەخێر لەسەر ئیسلام دێنە سەری زۆر نزیکیش و دووریش نین دێنە سەری بزانین وایە لەو ئەمریکا و بەریتانیا وڵاتەیانی ئەوروپیدا تا ئێستا یەک نمونەمان بۆ بێنەوە بڵێن ڕۆژێک لە ڕۆژان مزگەوتێکی مسلمانان لە ئەوروپا نوێشکەری نەما خەڵکی مسلمانی تێدا نەما چۆڵ کرا ناچار فرۆشتیان و بوو بە کەنیسە بەڵام بەدەیان و سەدان کەنیسە مسلمانان لەوێ دەیکردنەوە چکە کەس نامێنێ بیچێتێ ناچار دەیفرۆشنەوە مسلمانان هەر زۆر مسلمانان ئەوە ئینکاری ناکرێت هەندێک شت وەکو خۆر دیارە بەڵام خوێنەران گوێیان لە منیش و لە تۆشە دەزانن وایە زۆربوونی ڕێژەی مسلمانان کۆچکردنی هەموو ئەو مرۆڤە شەرقیانەیە کە لە وڵاتێکی ئیسلامیدا بێزارە پێی وایە نەعەدالەتی هەیە کۆچەکە ئەچێتە ئەوروپا بۆی لەوێ بژیت و پێی وایە لەوێ حەق و عەدالەت هەیە و لەوێ هەر وەکو ئیسلامبوونەکەی خۆی ئەمێنێتەوە یعنی ئەمێ لەوێ کە دەڵێن ئیسلامە و زەواج ئەکا و زیاد ئەکا نەک خەڵکێک بێ لەسەر دینێش تێکەڵکردنی حەقیقەتەکان مامۆستا یان چونکە خەڵک لەسەر دینی بابڵین ئیسلامیش ئەڕواتە سەر دینێکی تر لەسەر دینەکانی ترش دێتە سەر دینی ئیسلام بەڵام ئەمە ڕێژەیەشی ڕێژەیەک نیە بەم شێوە تا ئێستاش لە کۆی 7 ملیار بەشەر ملیارێک و نیو ئیسلامە کەمە زۆر کەمە بەنسبەت 7 ملیار کەس چۆن کەم نییە یعنی ئەگەر بێت و ئەو دینە ئیسلامە تەماشا دەکەین لە یەک نەفەر ڕادستی پێکرد کە محەممەد بوو عەلەیهی سەڵات وەسەلام ئەو نەفەرە کە ئێستا ئەو ملیار و ئەوەندە خەڵکە دەڵێ و ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلەلله محەممەد ڕەسوول الله ئەوە کەمە لە کاتێکی باشە لە ئاینی مەسیحیشدا هەروایە لە ئاینی جوولەکەشدا هەروایە لە ئاینی بوودا کە ئاینێکی سەماویش نییە لە بەردەوام ئیسلام فتوحاتی کردووە و خەڵک هاتوۆتە ناو دینی ئیسلام ناڵێن شتێک کە پێش ئیسلام هەبوو بێ لەو ڕۆژەوە کە ئیسلام هاتووە ئیسلام لە گەشەدا بوو خەڵکانێکی نامسلمان هاتوونە ناو ئیسلام یا ئیسلام لە پوکانەوە کەم بووندا بووە خەڵکانی ناو ئیسلام چوونەتە دەرەوە بۆ دینەکانی تر کامیان دیارە ڕای کامیان بەڵام ئەڵێن قەناعەت پێکردنی خەڵک بۆ ئیسلام بە زەبری شیر بووە نەک بە زەبری نەک بە قەناعەت پێکردن ئەوە زۆر لە ڕاستیەوە دوورە بۆ نمونە ئەندونوسیا چەند سەد ملیۆنە ئەندەنوسیا ئەبەدەن نەفتوحاتی گەیشتوتێ نەشم شێریشی تێدا بەکاربێنا و خەڵکانی ئەو خەڵکەی ئەندونوسیا بەڵام لە سەدەی چەند هەر سەدەیەک بێ ئەو خەڵکەش ئەو خەڵکەش مسلمان بووە ئەوە لە ئەندەنوسیا بۆ نمونە لە چەندان وڵات باشە دوای ئەوەی کە فتوحاتەکان نەمان خەڵک خۆ ئازادە ئێستا ئایا لە ئەمریکا بە شمشێر ئەو خەڵکە ئەمریکیە و بەریتانیا دەبێتە مسلمان لە ئەوروپا خەڵک بە شمشێر ئەمڕۆ دەبێتە مسلمان لە کوردستانی خۆماندا بۆ نمونە تەماشا دەکەین ڕۆژ بە ڕۆژ خەڵکانێک زیاتر لە دینی خوا تێدەگەن و دەست بە دینەوە دەگرن و مزگەوتەکان بچووکن گەورەیان دەکەین و مزگەوت دەبێت زیاترکەین ئایا بە زەبری شمشێر خەڵک دەبێت بەڵام هەر لە کوردستانیشدا و لە عراقیشدا و لە زۆر وڵاتانی شەرقیشدا کۆمەڵەشی زۆر خەڵک هەیە بێتە مسیحی یعنی ئێمە چیە کەمە زۆر کەمە یعنی بە پەنجەی دەست دەژمێرێت بەڵێ ئێمە لە کوردستاندا دەژین ئیدعا و پروپاگاندەوە ئێمە لە زۆرن ئاخر بە ئیدعا و پروپاگاندە نابێ ئێمە لە کوردستاندا دەژین ئێمە ئاگامان لێیە یعنی ڕۆژ بە ڕۆژ یعنی بەس بگەڕینەوە بۆ سەدەی هەفتایەکان هەشتایەکان کەسێک کە پیر نەبا لە مزگەوت نەدەدی نوێشکات تەنها پیرەمێردێک دەیکرد ئەمما ئەمڕۆ بڕۆ جامیعەکان
بڕۆ مزگەوتەکان بڕۆ هەموو شوێنێک تەماشا دەکەی هەمووی گەنجە و گەڕاوەتەوە ڕوو لە خوای و دەستی بەدینەوە گرتووە ئەمما ئیدعای ئەوەی کە ئیسلام بە زەبری شمشێر بڵاو ببێتەوە ئەوە زۆر لە ڕاستیەوە دوورە بۆ چکە ئیسلام دینێکی حەقا دەیەوێت کۆسپەکان نەهێڵێت بۆ ئەوەی داوای حەق بگا بە خەڵک نەک بە زۆری خەڵک کا بە مسلمان خی پەروەردگار ئاەتێکە و قەتعیە و قابلی نەسخ نییە کە دەفەرمێ لا ئیکراه فی الدین لە دیندا ئیکراه نییە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مدینە دەژیا لە مدینە جوولەکەی تێدا بوون سێ هۆزی جوولەکەی تێدا بوون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێک لە ڕۆژان فەرمووی کە نەبنە مسلمان واتان لێ دەکەم و واتان لێ بچێت نەخێر هەر لە نەجران لە سعودیا نەسرانی هەبوون پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە ئەڵقەیدا هاتووینە سەر ئەو تەوەرەیە تەوەرەی جیهادکردن بۆی زیاتر لەمە تێبگەین بەڵام تۆ مەسەڵەن نمونە هەیەیتەوە دەڵێ زۆربەی هەرە زۆری ئێستاش خەڵک لە وڵاتانی ئەوروپا دێتە سەر دینی ئیسلام لە کاتێکە دەیان مەسەڵەن مەقالات و شتیش دەنووسن بەعکسی ئەمەوە مەسەڵەن شت بڵاو مەسەڵەن بۆ نمونە مەسەڵەن ئەمە ڕێژەی ئاینەکانە لە کۆی گشتی هەموو دنیادا مەسەڵەن بۆ نمونە ئاینەشی وەکو هیندۆسیەکان مەسەڵەن کە زۆر کۆنن لە هین نە ئیسلام کاریگەری تێکردن و نە مەسیحی کاریگەری تێکردن نە تەورات و هیچ ئاینە کاتێکم ڕێژەکەشان 14 لە کاتێکە ئیسلام 21 بۆ 23 یعنی مەسەلەن مەسیحیەت 133 ئەو دیارە ئەو نسبانە کۆی هەموو مەسەبەکانە جگە لەوەی خەڵکی بێدین هەیە و خەڵکی بودایزم هەیە و خەڵکی مثلەن 16 ئەمانەی کە ئەڵێ مەسەرەن پێیان دەگوترێ لادینی کە ئەڵێ من پەیوەندیم بە هیچ دینێکۆنی مەسەرەن بۆ نمونە دوای 1400 زەحمە نەبی بۆچی مەسەلەن تێگەیشت بۆچی مەسەلەن ئەمە کە نسبەتی ئیسلامە ئەمە کە نسبەتی ڕێژەی ئیسلامە طبعا من ئەو نسبەتە ئاگام لێ نییە لە ئینتەرنێت وەرگتووە لە چی وەرگرتووە بە هەر حاڵ زۆرە ئەم نسبەتەی کە باسی دەکەیت لە 121 ئایا ئەو ئیسلامە لە ئیشارەت پێکرد کە بوودا قەدیمەیاننا قەدیمە نەسرانیەت پێش ئیسلامە ئەو ئیسلامە لە نوقتەیەک و لە 100 دەستی پێکرد ئاوای لێ هات یان ئیسلام زۆر بوو بچووک بۆەوە عیبرەتەکە بێرەیە عیبرەت بێ هەموو ئاینەکان نەخێر بۆ هیندۆزیش لە نقطەیەک نەبوو بوودا یەک شخص نەبوو ئیسلام لە دوایان هاتووەیاننا ئیسلام لە دوای ئەوان هاتووە ئەگەر هاتبە و ئیسلام لە دوای ئەوان هاتووە ئیسلام لە نقطەیەکەوە خۆی فراوان کرد و جێگای خۆی کردەوە لە 123 هەرچەندێک هەیە لە دوای ئەوانە هاتووە ئایا ئیسلام ئەوانی ڕاماڵی و ئەو هەموو ڕێژە زۆری خۆی لەناو کۆمەلگادا کردەوە یان ئیسلام زۆر بوو ڕۆژ بە دوای ڕۆژ بچووک دەبەوە لێرەدا فەرقەکە لەوەدایە ئێمە گرنگی ئەوە نییە ئایا چێ زۆرە دەبێت جیاوازی لە بینی ئەو دوو گرنگی ئێمە ناڵن ئەمە حەقا ئیسلامی ئێمە حەقا باشە ئەگەر حەقا خۆمە دوای هەمویان هات ئەوایە هەمویان زۆر ینی بێنە سەر ئەم دینە حەقا بۆ نەهاتن ئەگەر دوای هەمویان هاتووە واش لە 123 ئەم دنیاە بووە بە مسلمان ئەمە خۆی نیشانەی چییە نیشانەی ئەوەی کە دینێکی حەقا بۆ چونکە ئەو خەڵکە وردە لە سفرەوە هاتوتە ئەو ڕێژەیە ئەگەر هاتبە بۆ نمونە یعنی دوو کەس بەیەکەوە مسابقە بکەن یەکێکیان پێشکەوێتەوە ئەوە گرنگە ئەمما یەکێکیان چەند کۆنە چەند پێشتر لە پێش ئیسلام دەستی کردووە بە مسابقەی خۆی نەسرانیەتە بودایە هەرچی هەیە ئەوانە لە پێش ئیسلام هەر هەبوون و لە پێش بڕچەیەکە دەستیان پێکردووە دەمێکە دەڕۆن واش ئیسلام هات و پێشیان کەوتەوە ئەو ژمارەی زۆرەشی لەنا ئەو کۆمەڵگە قاعدەی ژیان وایە هەموو حزبێک کە زۆر کۆن دەبێ وردە بچوک دەبێتەوە دیارە ناحەقا ئەدی بۆ ئیسلام لە هەمان کاتیشا ئەگەر ستەیری عکسە یعنی مەسەلەن بۆ نمونە ئیسلام کۆنە چۆن 1400 ساڵ پێش ئێستا بە کەڵک ئەمڕۆ دێ ئەی بۆ ئیسلام ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکەن نەک نپوو بچێتەوە بۆ ئیسلام زیادەکەوەتەوە عکسی قسەکەی تۆیە ئەوە لە خاڵێکدا لە خاڵی دووەمیان ئەو جا عیبرەت بە کەثرەت نییە بۆ عکسە یعنی بۆچی عکسەکە تۆوتت هەر دینێک کە کۆن بوو بێ وردە کەم دەبێتەوە خۆ دینی ئیسلام چەند 1400 چەند ساڵە هاتووە بۆ ڕۆژ بە ڕۆژ ئیسلام زیاد دەکا یا کەم دەکە وەڵامی ئەوم بدەوە ناتوانین ڕێ زیاد دەکە ناتوانین لە ئێستا ئەم ساڵی مسلمانە نوکو پاروایە بەس سەیری فەڕەنساکە ئەقسای ساڵی 2008 ڕێژەی مسلمانان 123 ئێستا کەمی کردووە ئێستا بەم کەمی کرد ئەبەدەن ناو دوو شێوەز تێناوە سەیری بۆ نمونە وڵاتە کافرەکانیش کە نەک وڵاتی مسلمان لە فەڕەنسادا لە وڵاتانەدا ڕێژەی ئیسلام ینی بۆ خۆیان ئیحساییان کردو بۆ چەند ساڵێکی تر فەڕەنسا زۆرینەی هەر زۆری دەبێت بە مسلمان بەو پێوەرە
ئەمریکا بەریتانیا بل کلینتۆن اعترافیەوەی کردو کە ئیسلام لە هەموو دینەکان زیاتر انتشار دەکات لە ناو خۆیاندا ئەمە نەخێر لە کۆڵنیوەشی زانستی بەحسێک هەیە باڵێ ئەمە قەنەعەتی پێ بکەین کە بڵێن خەڵکی ئەو واقعی خەڵکی ئەوروپی مەسەن دێتە سەر ئەم دینە یا لەم دینەوە سەر ئەم دینە لێرەدا مەبەستمان ئەوە نییە بە خەڵک تێنەگە هێمە بەرگری دەکەین لەوەی کە بەڵێ دژ بە ئیسلام من بە شتێکت عارز کەم وتم مەسئلەی ڕێژە قیاس نییە ڕێژە قیاس نییە چکە خۆی پردگار لە قورآن دەفەرمێ وما أكثر الناس ولو حرصت بمؤمنين زۆرینەی خەڵکی هەرچەندە ئەی محەممەد علیه السلام سووریش بی لەسەر ئیمان بێن ئیمان نانن ئایا زۆرینەی خەڵکی حەزی لە ڕابواردن و حەزی لە شەهوەت بازیە نفسیەتی ئینسان شەیطان هەیە نفسیەتی ئینسان شەیطان هەیە یعنی بۆچی وا دروست بوو یعنی مەسەلەن بۆ نمونە دیارە نامەوێت زیاتر زۆر بسمەوە سەر ئەو تەوەریەش بن ئیمتیحان چکە لە ئەڵقەکانی داهاتوودا لەسەر مخێر و مسێر و مسەری ئیمتیحان ئەوە ئەڵقەی ترمان هەیە بەڵام مەسەلەن پرسیارێشتر کە لێرە سەر هەڵدا ئایا خوددا لەگەڵ ئیمانداراندا نییە هاوکاریان ناکە بۆ سەرخستنیان دوای 1430 ساڵ بۆچی دەبێ ئێستا مسلمانان ڕێژەکەیان ملیارێک و نیو بێ لە کاتێکە 7 میلیار بەشەر هەیە بۆچی سەری نەخست بۆچی هەمووی سەرخستن لە کاتێکە ئەگەر بینە سەر تطبیق و قانون شریعەتی مثلا ئیسلامیش ئەڵێ وڵات سعودی ئیسلام نییە و ئێران هەو نییە و تورکیا هەو نییە و ئەمە وانە مەسەلەن بۆ نمونە مەسەلەن تۆ کۆمەلگای تورکی بە کۆمەلگای ئیسلامی دەزانی بەڵێ بێگومان با تاوانیشی تێدا بێت بەڵام با تاوانیش تێ کاکە ئێمە تەکفیری نین ئێمە کەسانێک نین زێدەڕەوی بکەین و خەڵک بە کافر بزانین خەڵکی مسلمان ئەوەی کە لە تورکیا مەشروبیش بخواتەوە باوەڕی بەخوا هەبێت و مەشروب بە حەڵاڵ نەزانێت تێگەیشت کەسێکی مسلمانە با کەم تەرخەمیش بێ با گوناهباریش بێت تێگەیشتی یا لە ئەوەش خاڵەکی گرنگە یا دیارە ئەوە مەسەلەی تەکفیرکردن دیارە ئەمە یا لە کوردستانی ئێمە بە هەمان شێوە تێگەیشتی ئەو خەڵکەی بۆ کەسێک کە چوو مەشروبی خواردەوە یا کەسێک کە چوو بۆ نمونە کارێکی کرد خراپە بوو بەوە لە ئیسلام دەردەچێت نەخێر ئەمە دەڵێن ئەوانە ئیسلام وەکو ئیسلامێنەوە بەڵام حکومەکە حکمی شریعەت باس حکمی شریعەت دەکەین یعنی لە هیچ شوێنێکشدا لادینی یا ئەلمانی یا هەر هێزێکی تر ئەڵێ هەر کەسە کەیف خۆیەتی خۆشەویستی بۆ خوای خۆی هەیە نوێژەکە ڕۆژی ئەگرێ هەموو ئەو یعنی ئیسلام لەوەدا یعنی ئەمە ئیسلام لەوەدا کورد بکرێتەوە مەسەن ئەمەی ئێستا ئیسلام لەوەدا کورد کراوەتەوە لە ناو کۆمەلگا شەرقیەکان مەسەن بۆ نمونە ئەمە باڕە و ئەمە مزگەوتە ئەڵێ خەڵک ئازادە بۆ خۆی قەیناکە ئازادە قەیناکە مەسەلەن بەس بەوە لە دین دەرنەچووە کە چۆتە باڕێک ئەی بۆ تطبیق بە حەڵاڵی نەزانێت تطبیق بۆ شریعەتی ئیسلام تطبیق نابێت بۆ خەڵک قەنەعەتی پێ ناهێنێت خەڵک قەنەعەتی پێیەتی وەکوتم ئیستفتا با بکرێت خەڵک قەنەعەتی بە ئیسلامە بەڵام بۆ نمونە قەنەعەتی بە ئیسلام بێ مسلمانیش بێ معسووم نییە بڵێ تاوان ناکە تاوان هەر دەکات هیچ کەسێک نییە بڵێ مەلایکەتە و فریشتێ تاوان هەر دەکرێت بە تاوانکردنیش لە دینی ئیسلام ناچێتە دەرەوە ئەو جا من دێمەوە ئەو پرسیارە دەکەمەوە لە تۆشی دەکەم لەوانش کە تۆ تعبیر لە ڕێی ئەوانی دەکەیت وەلەو کۆمەلگا کوردەواریە مسلمانش کە ئێستا گوێیان لە من و تۆیە ئایا لە ناو پەرلەماندا بڕیاری بەڕێوەبردننی وڵات بەو شێوەیە بدرێت کە خوای پەروەردگار دای ڕشتووە بۆ نمونە زیناکردن حەرامە نمونەیەک دێنمەوە بۆ نمونە مەتەلەن ئایا بەو شێوەیە بێت یا بەو شێوەیە بێ کە خەڵکەکانی ناو پەرلەمان شەرنی پەرلەمانی کوردستان چۆن ئیتیفاق دەکەن بۆ خۆیان بە ئەو بێتە دەستوری ژیانی خەڵک ئایا ئەوان لە خوای گەورە شارەزاترن ئایا ئەوان لە خوای گەورە ببوورکردن ئەوان لە خوای گەورە بەڕەحمترن بۆ ئەو خەڵکە ئەوان مەسلحەتی خەڵک چاتر دەزانن یەک نمونە سیرکەی ئەو هەموو مەجەڕاتی لە ئاسماندا دەسوڕێتەوە خۆر و مانگ و ئەستێرەکان ئەگەر لە سکەی خۆیان دەرچن چ ڕوودەدا بە تەسەوری تۆ بۆ دێ ئەو سکەی کە خوا بۆی داناون ئەو بەرنامەی کە خوا بۆی داناون لی دەرچن کەون تێک دەچێت بە هەمان شێوەش دەرچوون لە بەرنامەی خوای گەورە دەفەرمێ فهل عسيتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم ئەگەر بێت ئەوە پشت لە دینی خوا هەڵکەن ئەو فەسادی بڵاو دەبێتەوە لە زەویدا فەسادی بڵاو دەبێتەوە گەورە و گچکە نامێنێت احترام نامێنێت ئەدەب و ئەخلاق نامێنێت خیانەتی زەوجی زۆر دەبێت زیناکاری زۆر دەبێت نێربازی پەیدا دەبێت پەنا بەخوای پەروەردگار بەدڕەوشتی پەیدا دەبێت دزی پەیدا دەبێت ئەوانە هەمووی سەر هەڵدەدا بۆ کە ئێمە بە حکمی خوا ڕازی نەبین چکە کام حکومەی خوا هەیە کام حکومەی خوا هەیە کە بڵێن لە بەرژەوەندی ئەو میلەتەدا نیە با نەکرێت بۆ نمونە کامیان هەیە هیچی تێدا نیە کە حکمی خوا بڵین وڵا بە کەڵک خەڵک نایەت و پەرلەمان دەزانێت کامە حکومە باشترە بۆ خەڵک نەخوادا نایبینین یعنی ما حکم بکرێ مەسەن بۆ من لە سعودیا بڵێ
کە کەعبەی پیرۆزی ئیسلامیشی لێە بەڵێ یعنی لەوێشدا بکرێ بۆ یعنی کاتەوە نەعەدالەتی هەیە چنیە یعنی نەعەدالەتی ئەبینین لەوێشا مەسەلا کاکە گیان نەعەدالەتی تۆ تەوێ خەڵک مەلایکەت بێت بە گشتی ئێمە حساب بۆ گشتی دەکەین بە گشتی حکم تطبیق دەکرێت و خەڵک مسلمانە و ئیسلام حکم دەکا ئەی خۆ گاوریەت و یەهودیت لە سعودی حکم ناکەن کەواتە یعنی ئێمە تەماشای واقعکەین خەڵک لە واقعدا مسلمانە تاوانکردن مانە ئەوەنی خەڵک لە دین چۆتە دەرەوە بەڵام سەتا 99 کۆمەلگا ئەوروپیەکان ئەڵێن وڵاتی ئێمە وڵاتێکی عدالەتە هەمووی لەگەڕەتی هەمووی قەناعەتی پێێتی ئەمەیان چۆن ژینی مەسەلا کام عدالەت بۆچی ئەو مرۆڤ ئێمە جارێ خۆی لێرە دوشتی ینی ئیشکالێک هەیە لەسەر چی لەسەر چەمچی عدالەتی کۆمەڵایەتی لەسەر چەمچی حاق یعنی ئەوە خۆی ئەبێ پێناسەکردن تۆ لەژی ئیسلام پێناسی دەکەی ئەو لە وزەنەزەرشی مەسەلەن ترەوە ئەلمانیەوە لە وجهە نەزەری بەندەکانی مافی مرۆڤەوە ئەوە خاڵێکی گرنگە ئەمە خاڵێکی گرنگە پێناسە دەکا بۆچی لەوێدا قەناعەتی بە چەمشی عدالەتی کۆمەڵایەتی هەیە لە ناو ئەلمانیەتدا قەناعەتی بە ئەمەی دین نییە ئەو مرۆڤە ئەڵێم من ناڵم کان حەقا ئەو مرۆڤە نامی حەقا ئەو مرۆڤە کە سەری لێ پشێوێنرێت چاواشە بکرێت طبعاً وا دەڵێت یا ئەو مرۆڤە ڕەتفعلی چەند کەسانێک کە بەناو ئیسلامەوە کاری غەڵەت و تونند و تیژی بکەن طبعاً وای لێ دەکە ئەوە بڵێت بەڵام کە دینی حەقی خوای پێ بگوترێت هیچ کەسێک نییە لە مسلمانە بۆ نمونە کوردستانی خۆمان کەس نییە بڵێ من بە دینی ئەو خوای ڕازی نابم دەچم بە دینێک ڕازی دەبم یان بڕیار و یاساک ڕازی دەبم کە پەرلەمان بۆ نانە خەڵک وەکوێ بیردەک ئەگەر بێت و ئەلمانیا لا دینیەکان ملحیدەکان لێ بگەڕێن ئەو خەڵکە کووردە زۆر بە جوانی بیر دەکاتەوە خەڵکی کورد مسلمانە تێگەیشتی بەس کەسێکی ئەلمانی دێت لە ڕێگای ڕاگەیان نوشتەوە چاواشەکاری خەڵک دەکا وا لە ئیسلام دەکا کە ئیسلام ئڕهابە ئیسلام نەکەینەوە لە ناو یعنی لە ناو کووردا کوردیا عرب یا تورک یا ئینگلیز هەر شوێنێ تۆ ئەبێ مەسەرەن ئەو جا لە بیرمان نەچێت گشت بابێنە سەر حڕیەتەکەی کە ئیشارەتت بۆ کرد لەگەڵ ئەو قانونانش کە دایدنێت قانون هیچ کاتێک ئیسلام نەیوتووە هەر قانونێک کە دا بندرێت و لە قورئان و حەدیث دانەبێ ئەوە کوفرە و ئەوە ئیلحادە و لە دین دەرچوونە نەخێر قانون دوو جۆری هەیە قانونێک کە دژی ئەو قانونەیە کە خوا دایناوە طبعاً ئەو کارێکی خراپ وەکو ئەوە قبول نییە خوای پەروەردگار مارەکردنی نێر لە نێر بە حرام دەزانێت هزار قانون و هزار پەرلەمانیش بڕیاری لەسەردا هەر حرامە هەر پیسە قانون خوای پەروەردگار مەشروب خواردنەوە بە حرام دەزانێت هزار پەرلەمانیش ڕێگای بۆ بدا بەڵام باەک پرسە لەسەر مەشروب خواردنەوە بکەم باشە تۆ مەسەلەن ئەگەر قانونی ئیسلام جێبەجێ بکەیت وەکو حاکمێکی ئیسلامی ڕێگە ئەدی دوکانێکە بێ مەشروب بفرۆشێ ئێستا وەڵام دەدەمەوە بەس باشتەکان لە بیر نچنەوە بەڵێ ئەوە مەشروبەکە بە بێ مۆسەری بڕیاریشتر لە بۆ نمونە کە دەڵێ وەکو چی کە دژی یاسای پەرلەمان بۆ نمونە دژی یاسای خوای پەروەردگار بێ خوای پەروەردگار وای داناوەکە ڕیبا حرامە ئەمڕۆ بێ ڕیبا حەڵال بکرێت کە پشتی فەقیر دەشتێنێت ئەوە هەر دەڵێن خراپە هەر چەندە بڕیاریش لە پەرلەمانەوە دەرچوبێ کەواتە دوو جۆر بڕیار هەیە بڕیارێک لە پەرلەمان دەردەچێت کە دژی شەرعی خوایە حەڵال حرام دەکە حرامیش حەڵال دەکە بێگومان ئەوە خراپە و لە زەرەری میلەتیشدا بەڵام هەر بڕیارێکی تر کە پەرلەمان دەریکات دژی شەرعی خوانە بێت لە بەرژەوەندی خەڵکدا بێ ئەوە لەسەر سەرمان بڕیار بۆ کارەبا ئاو هەوا ڕێگاوبان مرور و نازانم چی هەرچی بڕیارەکە بێ مهم دژی شەرع نەبێ ئەوە لەسەر چاومان و جۆراڵی بەڵام بەسن بۆ نمونە یەک نمونەی بەسیط باسی ڕیبات کرد ڕیبا تا ئێستا مەسەلەن حکوومەتی ئێرانی چەندین ساڵ هەوڵیدا کە بانقێکی ئیسلامی هەبێ و ڕیباتی دانەبێ نەیتوانی دوجات بڕۆ سەیری هەموو بانقەکان یا وڵاتانی تری ئیسلامیش ئەڵێ من ناتوانم بانقی بکەمەوە بزانم وەڵامی ئەوە مەسەلەن بۆ نەگونجا من وتم لەسەر ئەو مێزە دانیشتم بۆ باسی قورئان و حەدیث دەکەم بەڵێ نەباسی فلانە حزب نەباسی فلانە وڵات یا فلانە کەسە ئەوە پەیوەندی بە منەوە نییە هەر کەسێک کە خەلەلی تێدایە نوقسانێکە لە خۆی دا و پرسیار لەو دەکرێت حڕیەت بینەوە سەر چەمچی حڕیەت و ئازادی حڕیەت و ئازادی ئایا لە ئیسلامدا پێناسەی خۆی هەیە یان نیەتی بێگومان هەیەتی ئایا حڕیەتێکیش نەبوو لای حیزبی بەعس وحدە حڕیە ئیشتراکیە ئەویش داوای حڕیەتی دەکریان حڕیەتەکە لە هەموو نسبیە کەواتە ئێمە ئیتیفاق کەس نییە کە حڕیەت و ئازادی پێ باش نەبێت بەڵام دێن دەبێ بزانین پێناسەی ئەو حڕیەتە چییە
پێش ئەوەی کە پێناسەی حڕیەتەکە بکەین دەبێ پرسیارکەین چێ پێناسی حڕیەت بەڵام ئەگەر بە دوو دەخامەتەوەکەی باسی یعنی چەمشی عدالەت و حرەت بکەیت لە ئەڵقەی ئەگەر تەواوش نەبوو لە ئەڵقەی باش داهاتووی نەسەریە باشە وتم حرية هي حريتي بعث هبو ادعاء حريتي ذكر إسلام ادعاء حرية ذكاء شيوعية كان ادعاء حرية ذكاء علمانية ادعاء حرية ذكاء رأسمالية ادعاء هم ادعاء حرية ذكاء تشلو داني كحرية باشا بلام كام بيناسك يدي أو بيناسي حرية قبوله كأو خواي منو تو كافر مسلمان وهم فقير ودولمان درس كردو أو بحريتي داناوا يا أو حريتك بعث داينابو أم حريتك شيوعية داينابو أم حريتك يجيشتر دايناوا كواتا إيما دبي لسر أصلك جاري ركبين بقينا قناعتك حريتك خوا داي بنيت أو حريته ناك حريتك حزبي بعز داي بني بو خلق هرنا وكي حريته ناوروكي بريتي لظلم مستمر أو جا كمنو تو بيناسي حريتكين آخر دو كسي تردي بيشاني منو تو بيناسي دكا داخل لك شكل داوية نا تشيشك أويا كاميان راستن دقرينا وسر أوا كاميان بو عدالة راستن دقرينا وسر أوا الخو منو توشو بينا رانيش برسياري كان دكين باورتان بو خوا هيانا بالا باورمان هيا باورتان هي خواي گەورە پێغەمبەری نارد عەلەیهی سەڵام ئیسلامی ناردیاننا ئەم لەگەڵ کۆمەلگایکی مسلمان دەدوێم ئەی ئەگەر کۆمەلگاکە خەڵکی تری تیا مسلمان نەبوو کەیفی خۆیەتی بە حڕیەتی ئیسلام رازی نەبێت خۆ زۆری لێ ناکەین لا ئیکراها فی الدین چی دەکا بابی تۆ هیچ ڕای ئەوە دەگری بۆەوەی پێناسەکەی بکەی نەخێر چۆن ڕای ئەوت پێشێر کرد چۆن ڕای وەربگرم یعنی ئایا کەسێکی مسلمان تۆ کە بچیتە بەریتانیا کێشەیەکت لێ ڕوو بدە محکەمەی بەریتانی پرسیار لە تۆ دەکات تۆ مسلمانی ئیسلامیانە حکومت بکە مسلمانانە حکومت بکە یا بە گوێرەی قانونی خۆی دەیکا بەجێ قانونێک دەکات لە هیچ دینێک وەرنەگیراوە چۆن لە هەرچی وەرجی لە هیچ ئاینە خۆی دایناوەیاننا پرسی مهم گرنگ لێ دایناوە گرنگ لێرەدا هەموو ئاینەکان بپارێز دەستوری ئەو وڵاتەیە پرسیار لە تۆ دەکات تۆ مسلمانی تیاننا مراعاتی تۆ بکات وەکو مسلمانێک حکومت بکە مراعاتت ناکە ئیشی بە تۆ نیە بۆ چکاو ئەوەی خۆی بە حەق دەزانێت ئەوەی باشە لە ئەڵقەی داهاتوو زیاتر دێنە سەری ینی نیو دقەی تریش دقەی تریش ئەگەر ئەتوانی قسە بکەی جا مەبەستم لە چییە پرسیار دەکرێت ئەمە وتمان ئیکراه لە دیندا نییە کەسێک کە رازی نەبێ بەوەی کە خوای گەورە پێغەمبەری نار عەلەیهی سەڵام ئیسلامی ناردووە قورئانی ناردووە حەق و حڕیەت ئەوەیە کە خوا باسی کردووە بەوە رازی نەبێت کەیفی خۆیەتی ئیکراه نییە بە کام حڕیەتەی دەوێ بابیکە وەکو بەعسیەکان وەکو شوعیەکان وەکو علمانیەکان چۆنی دەوێ با بخۆی بیکە بەڵام لەناو کۆمەلگایەکدا کە مسلمان و بەخوا رازیە ئەو حڕیەتەی کە خوا دایناوە یا غەیری ئەوە باش لێرەدا ئایا حڕیەت لە قسەکردندا بۆم هەیە من غیبەتی تۆ بکەم و جنێو بە تۆ بدەم دەبێت سنووری بۆ کۆمەڵی پرسیاری زۆر لەسەر چەمشی عەدالەتی کۆمەڵایەتی لە نێو کۆمەلگا جیاوازەکان و ئاینە جیاوازەکانیشدا وروژاوە قسەی لەسەر دەکەین لە ئەڵقەی داهاتوودا بەشی چوارەم کاتمان نەبوو زیاتر قسەی پرسیار بکەین گیران و ئازانی خۆشەویست لێرەدا دێنە کۆتایی ئەڵقەی ئەمجارەمان تا ئەڵقەی داهاتوو بەشی چوارەم چاوەڕێمان بن هەر شاد و سەرکەوتوش بن